کۆمەڵی سەر لە گەڕەلاوژەیەکی زۆر خەتەری باڵەکان و کەسایەتیەکان هەیە. هەمومان وە کۆمەڵەکانش پێش ئێمە ئەزانن کە لانی کەم 4 باڵ یا 3 باڵ و نێو لەناو کۆمەڵە ئیشەکە. ئێرانیزمەکانی کە لەگەڵ مامۆستا عەلی باپیرن سوڵتە و دەسەڵاتێکی زۆرتریان بەدەستە، ئێران بە هەموو شێوەیەک تەوجیهی ئەماناکە ڕۆژانە لەگەڵیان هەیە. ڕۆژانە ئێرانیەکان شوێنیان هەیە لە پەیام تێڤێ، شوێنیشیان هەیە لە ئۆرگانەکانی ئەم تەنزیمە، هەیەنە مۆزەفە لەوێ و ئێرانیزمەکان توانیویان ئەم خەتە بۆ خۆیان وا بگرن بەم شێوەی کە باسی یەکەم. وەک شەخسی مامۆستا عەلی باپیر کاریگەری تەشەیوع لەسەر عەقلیەت و بیرکردنەوەی مامۆستا عەلی باپیر کەم نییە. ئەو کەسەی کە کتێبەکان لێخوێنێتەوە و جۆی لێ ئەگرێ، سەیرەکەی لە ناو تەلەڤیزیۆنی خۆیان چەند جارە لێ بە پێی هەر 5 مەزهەبەکە. هیچ کەسە لە عالەمی ئیسلامی ناڵێ بە پێی هەر 5 مەزهەبەکە، ئەمە هەر تۆی واڵێ بۆ ئەوەی هەرچۆنێک بێ مەزهەبی ئیمام خومەینی بخزێنێتە ناو مەزهەبی شافعی و حەمبەلی و حەنەفی و مالیکیەوە کە بە درێژایی تاریخ نەیتوانیوە بیخزێنێتە ناو چوارچێوەی ئەهلی سونەت و جەماعەتەوە. لە کتێبەکانە کە ئەمانە عەکسەکاتەوە لە کتێبی عەلە عەقلیەتی بیرکردنەوەی خۆی کە وەکو بیرکردنەوەکی مەهدیانەیە، سەرەتای مەهدێتیە. یەکەم تەشەیوع کاریگەری خۆی لە ڕێگای معتەزیلە و فکری معتەزیلەوە لەسەر عەقلیەتی مامۆستا عەلی باپیر کردووە بۆ ئەوەی گومان دروستکە لەسەر سەنەدی هەندێشت و خۆی لێنەدا. ناڕواتە هیچ کێشەیەکی اختلافاتی نێوانی سەحابە و ئەوانی تر ئیلا بەو شێوە سلبیانە بێ کە قازانجی ئێرانی تایە. طبعا ئێستا مەجال لێ نمونەی تر نمونە زۆر دەینەوە ئینشاءڵڵا لەسەر ئەو جۆرەشتانە کە زیاتر باسێکن لە ناو کتێبەکانی خۆیەوە. تەئسیراتێکی تر لەوەیە، ئێران ئەیزانی ڕوتێکی سەلەفی جیهادی لە ناو ئەم بزوتنەوە ئیسلامیە هەیە، نایە لە ڕسمی ئیمام خۆی بڕاتە پێش. ئەوەی کە بە نێشکێکی وەکو حاجی بیلالە نەچووە ئەوەیە کە ڕسمی ئیمام خۆمەینی هەڵواسێ، بەڵام حاجی بیلال لە مەکتەبەکەی خۆی ڕسمی ئیمام خۆمەینیش و ڕسمی خامنەئیشی هەڵواسیوە لە پشتەری خۆیەوە. کەستان دیوە سەفیری وڵاتێک بێ بچێتە وڵاتێکی تر، نەرویجێک بچێ بۆ ئەمریکا، دوای ڕسمی باراک ئۆباما لە سەفارەتەکەی دانێ، ڕسمی مەلیکی خۆی دانێ. کەستان دیوە میسری بێ بچێ بۆ ئەندۆنیسیا، بەڵام ڕسمی سەرۆکی ئەندۆنیسیا لە وڵات دایرەکەی خۆی دانێ، نا ڕسمی حسنی مبارەک لەوێ هەڵەواس. ئەم دایرە عایدی وڵاتەکەی خۆیەتی، بەڵام کۆمەڵ ئەو مەکتەبەی کە لە ئێرانە هەیەتی عایدی ئێرانی کردووە بەڕسمێتی، هەروەها عەلەمەکەی ئەوانیشی بخاتە سەر. جا ئەگەرێکێکی وەکو حاجی بیلال وای لێ هاتی بە ڕسمی ئەو دابنێ، معنای ئەوانی تر لە ئێرانیزمەکە زۆر ڕۆچوون. سەیرەکەن عەزیزانی من، یەکێک لەو نوقتە خەتەرانەی کە کەم کەس هەستی پێەکە، ئێران ناتوانێت تەشەیوعی خۆی بخاتە ناو مێشکی خەڵکی ئێمە لە سلێمانی و هەولێر، بەڵام دێ فکری مەکاتۆ یەکی وەکو مامۆستا سەباحی بەرزنجی کە دکتۆرای لە ئیلاهیاتا وەرگرتووە لە کە تەرحێ کاتۆ ئەفکاری ئەهلی سونەت و جەماعەت تەرح ناکاتۆ، ئەمە لە قازانجی ئێران دێتۆ، چونکە لێدانی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت هجوومە کاتە سەری، یانێکێکی وەکو یاسین حەسەنی ئێرانیزمێکی تر لەولاوە هجوومە کاتە سەر ئەفکار و بۆچوونی ئەم زەمەنی معاویە کوڕی ئەبی سوفیان ڕەزای خوای لێ بێ ئەوانی تر، سەیرەکەی تەئسیراتێکی زۆر خراپ دروست دەکات. کەوابوو لێرە تەئسیری ئێرانیزمەکەی لەلایەکەوە لەسەر خودی مامۆستا عەلی باپیر و هاوشێوەی ئەو پەروەردە ئەبێ لەوەی کە بیرکردنەوەیان وابێ بگەڕن سەر ئینتقاداتی ئەهلی سونەت و جەماعەت لەناوەوە هەڵمان کۆڵن، لەناوە ئەهلی سونەت و جەماعەتەکە هەڵکۆڵن. کەسانێکی تری ئێرانیزم واتە متەئەسر بە خەتی تەشەیوعەکە، بەڵام لە ڕێی معتەزیلەوە دێن بەرامەجی بۆ نمونە هزری
إسلامي بناوي هزري إسلامي ومسلا صباح همان محاضرات جامعي كهيا كأشياء اللي بجامعية بلام ليرا خطورة كيل سرك للتلفزيون بهمان شيء وطرح كلته أنواع مشتغل خلشي عوام جويليتي خلشي لسر مجلسان فرورده بتو بكرو كالي تري شيلك على برده ميدانشتون كمال خلشي تر أمجار لسر إيرانيزم كديتو إيجا كان سريان بم نوع بير كردنوية للايك خودي ما مسعى لبابيري قرتو كابرا بيوزناكا إيرانيك بيتو نونري أو بي لهوليرا وبسيبو بغداد لبرلمان دانيش ما مسعى لبابيري بردو ليو دانيش يعني ما مسعى لبابيري لجاتي أويكا قائدي أهل السنة والجماعة به بروي تشيعك يا أبو استو ظلمي محمودي أحمدي نجاد راقري وهم جنجي كلا السنة ولولاتي أهل السنة والجماعة إعدام كرن لسر كرن لجاتي أمر راقري بو أمزع المانا أبيتو بنونر أتشتو ببغداد بغداد كبغداد عربة بغداد هم تشقاوسوا إلى مقتدى صدر بون بأندام برلمان أم بياوة خوي واب شوكا كاتو لبردسيم إيران أنا تضع صدر يبن لبغداد عنش أما زرت دو زرت كإما شخصيتك أهلي تشيع بشويق لشي وكان ونو نرأيتي تشيع كاتو لبغداد للايكي ترو الرقاء دا دورو بركي أبيبا بين زبلدانك بوكو مالي قانون شو جرجانا وري تركب أهل السنة الجماعة ورا بن وديسا باشان فكري كي ترديت شويني أو فكرة الرساني كيما لنا وخوتي أبلاو ما انكردوتوا أبيتو با أم عقيدة أهل السنة الجماعة لنواني يقرتوها كمرجئيك دانا تبيشو تمرديشي لو عقيدة أهل السنة الجماعة كردوها بملا خلقوا كاتو بلام بعلمانية أهم توجيهيانك لنواني أمانة هموي كاريجرية زور سلبي وخطر كيف تصير أهل السنة الجماعة لسردمانك كإما كتراوين زندان دنگ من ناقاتو جگای خومانو کتاب من درناچ و هیچ شک من لیو درناچ به همو لایک اطرافی ایمان گرتو بستویانی نتو و هوی ام گرزانه من برکوه جیلی پرورده ببه هوشی لهیز عقیده و دیدو تیروانین و پیناسه چی اهل سنت و جماعت نمید اما خطورتی که زور گوره برانی بررس یوادار موانی که آراسته کاروباری اسلامی اما کن هوشیان لما زور بچاچیه خودی ما مساعلی با پیرو کاریگری تشيع لسربير كردنوي ومنهجي زور خطره دوهم دورو بری ما وسعلی باپیرو هندق لواني وكو بيرمند اهن رينا بيشوا لدائره حلزوني نزيك لما وسعلی باپیر وكو ياسين حسن وامانه يا يوسف هريري يان هندق چی ترکه وكو سيبر لكاو بو هيچ تنازان هر وقتو تقسكاني اولتوكو ما وسع حسن بابكر اوانا همو يان هر خزمتي او رير روا تشيعات لدائره امان بترازه كومالي تري شقاوسوي ايرانيزمي تيايا بهيج قيمك وبيوزني هر دينكم ديناركم الرون بدوايا ايران سرباري امانه كوتوها هند كسي لمانه برس كردوتو شرپاليكا لو تلفزيوني بياميا مگر خواي خاون من خواي رب العالمين علام الغيوب بزانت شرپاليكا لو نما زاد خانه يقات نلا كولان يقات نبر قصاب خانو سينما كان يقات او للرقية قراني بيجي تشوكو مروان حما خورشيد لبيام تي في يجاكا $1000 هي حفتي دور رجدي بودوا تحكمك كيجي تشوكو كاق عباسيكا هورامي هلا بجية خرمالية يعني تشيتر يان اويك لجر دستي كاك فاروق واروا اويك كاك توفيق اقاي لينيا كمسؤولي اعلامه قر لاوجيه كما قر خوا خوي بيزاني شلون كاك توفيق اقاي لزور شدني كاك فاروقك كاك فاروقش ايران لويدانا كاك فاروقش عنده شته اقاي لوني الاخوار تروا كومولكس جروجانا والخليج شرطان اما هموي بناوي اسلام ومؤسسيتي اسلامي واعلامي اسلامي اوي تانية اسلاميتك تو نازاني ببيتش بلانه قال رابر يجي تشوكو بلال كيواني شخصيتي شي اسلامي بو خويها سر بخوه
بە سرودەکان ناسرا و هاتە پێشێ خەریجی مەعهدێکی دینی لە بزوتنەوەی ئیسلامیە شوێنێکی هەبوو دوایی بوو بە مدیری تەلەڤیزیۆنەکەی سلێمانی کە بێشوێنە لە تەلەڤیزیۆنەکەی سلێمانی هەی بزوتنەوە لەو شوێنەی کە بێشوێن بوو باشتر بوو وەک لەوەی کە ئێستا هاتۆ تەزبیحی هەڵسوڕێنێ و کۆمەڵێک ئێرانی دەعوەتکا بۆ بەرنامەیەک لە پشت خۆیانەوە شتێکی کولتوری و کەلەپوریان داناوە و گۆزەیەک و پنەیەک و بەرماڵێک و خوێیانێک و تەزبیح ڕاوەشێن و تەزبیح و سەر بادەن و یەکێکی ئەبوو شوارب کە خوای زانێ بە تلیات یا بە جگەرە سمێڵی زەرد بووە دێ قەتار و ئەڵاوەی سێکمان بۆڵێ بە ناوی بەرنامەجی دینیەوە یا بەرنامەجێکی تر وەڵا چۆن دەف دروستەکرێت لە ئێران یان بەرنامەجێکی تر چۆن سەبەتە و حەسیر و تەیمان دروستەکرێت لە لادێکان یا بەرنامەجێکی تر چۆن هەنگوینە بردێ شتێکی زۆر خەیاڵی خەڵکی یعنی سەیریکە لەو قیمە و لووتکەی کە ئێمە سەروەری شەرعمان پاراستووە لەو لووتکەوە کە خەڵک تەحاکومی بۆ ئەم شەرعی خوا ئەکردو دەیان سەدان مەلای چاچی ئەو وڵاتەی ئێمە لە بەردەستی مامۆستا مەلا عوسمان ئەبوو بە قازی ئەم شەرعی خوایان تەطبیقە کردو تۆ ئێستا بێی وا بچووک ببیتەوە بڕۆی بۆ سەرسەکۆیەک دانیشی و باگردێن و ئاگردانێک و اینجا سێ قاری ئیشمان بۆ دەعوەت کەی سێ قاری ئەکەش هەر لێوە بێن و هەر لە ئێرانەوە بێن یعنی کە ئەنەما قاریەک لە وڵاتی ئێمەیانە بەڕاستی کوڕینە ئەمە بەخوا قەسەم ئەگەر قوڕپێوان جائز بووە ئەمە قوڕپێوانی ئەویست ئەمەی کۆمەڵێک هەندێک لەم گەڕە لاوژەیە کە ئەبینی ئەمە جار من بەس باسی خەتی ئێرانیزمەکە ئەکەم مامۆستا عەلی باپیر کۆمەڵێکی تری ئێرانیزمانە لە دەوروبەری کۆمەڵێکی معتەزیلە لە دەوروبەری کۆمەڵێکی تر لە خواروترەوە گەڕە لاوژێ و شەڕەپاڵە بۆ پارە و بۆم جۆرەشتان کۆمەڵێکی تر لە خواروترن مخابراتی بەحتن چۆن ئێستا کاک مصلح باسی ئەوە ئەکا کە سەرکردایەتی وەکو محەممەد حەکیم و زانە ڕۆستایی کە چوونەتە پاڵ نەهزەکان کاریگەریانەوەندە زۆرە لەسەر مامۆستا عەلی باپیر نایڵن بجوڵێ کۆمەڵێک خەڵکی مخابراتی تری وەکو کاوە پێنجێنی و ئەمانەی تر لە دەوروبەری مامۆستا عەلی باپیرن لەوانەیە تدریباتیان لە جۆهرم پێکراوە لە ناو ئێرانە پێکراوە ئەمانەش تەئسیراتیان هەیە کۆمەڵێک خەڵکی تری هەندێک پیاوکوژی تریش کە لە دەوروبەریان هەن حتا مامۆستا عەلی باپیریان ترساندووەلەوە و ئەوانی تریشیان پێ ترساندووە تا ئێوە سەیریکەن برانی بەڕێزم ئەمە چ جەنگەڵستانێک ئەمە چ سەرزەبڵدانێکە کە پێوترێ خەتی ئێرانیزمی کۆمەڵی ئیسلامی ئەم کۆمەڵە ئێستا کە باسم کردنەوە بەس خەتەکەی مامۆستا عەلی باپیر باسم لەولاو خەتێکی تری ئێرانیزمی ئێهمال کراو خەتی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئەمانی تر هیچ احتیمامێک هیچ جێبایەخێک هیچ قسەیەکیان پێ ناوترێت چونکە لێ بوونەتەوە ئەمانە ئەکسپایر بوون ئەمانە لە سەردەمانێکە لە ساڵی 1985 پاسدار بوون بە کامل معنای کەلیمە مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی 5 فیشەکی پێوەیە هیچ ئەو زەمانە کە لە ناو بەفرە کە چەکی پێبوو هەر ئێرانیەک لێیدا هەر پاسدارێک لێیدا هەروای زانی دیموکراتە دیموکرات هاتبووە سەر لادەیەک و ئەویش لەو کاتە لەوێ بوون شتێکی زۆر عەجایب بوو بەڵام الحەمدوللا کە ژیا و مایە ئەم مەجموعە من نیوەکەیە کەوتم سێ خەت و نیوە ئەم خەتی ئێرانیزمە ئەم معاناتەی هەیە خەتی نەهزەکان ئەمە دێمە سەر خەتی دووهەم خەتی نەهزەکان هەمومان نەزانین خەتی نەهزەکان پەروەردەیەکی شەڕەپاڵی ئیخوانیانن ئەوەی کاک مصلح ئاماژەی پێکردو کە ئەڵێ ئەمانە زانیویانە چۆن خوان منەظەم بکەن لە زمانی حیزبی بەعسیشە چرپە چرپیان باش زانیوە ڕێخستنی کاروباری خۆیان باش زانیوە لەبەرەوە باش بە یەکترەوە پەیوەست بوون لە سەرەتای خەتی یەک و خەتی دووش هەر لە سراعا ژیاون لەگەڵ بزرگنەوەی ئیسلامیش لە سراعا بوون کە ئیعلانی خۆشیان کرد لە 96 بە هەمان شێوە هەروەکو نەهزە هاتنە پێشوە ڕاپەڕین دوایی کە خۆیان کرد بە ئەشکەوتە ڕەشەکەی بزرگنەوەی ئیسلامی زۆر بێ ڕەحمانە هاتنە ناو ئەمانەی نەهزە بیرکردنەوەیان وەکوانەی یەکگرتووە خۆ ئەوان هیچ شتێکیان لەوان بە دوور نییە چونکە پەروەردەی هەمان ئوسلوب و ئیشکردن ئەو کەسەی کتێبەکەی ئیدریسی وەیلی بخوێنێتەوە
باس لەو سەردەمانە ئەکات کە کێشەی ململانەی هەرە گەورەی نێوانی باڵی مامۆستا سەدیق و باڵی مامۆستا سەلاح بریتی بوو لە وەرگرتنی ڕەسمیەت لە ئیخوان المسلمینی نێودەوڵەتی کە ئێمە شەرعین یا ئەوان شەرعین. شەڕەپاڵەکە لەسەر ئەم شەرعیەت بوون و شەرعیەت نەبوو لەبەرەوە هیچ جۆرە جیاوازیەک لە نێوانی عەقڵیەتی نەهزەکان و عەقڵیەتی یەکگرتووان نییە. ئەوانەی کە پێمان وابوو نەهزەکان سەلەفین زۆر بە هەڵەدا چوو بوون، بەڵێ هەندێکیشی تیا بوو سەلەفی بەتەکید، بەڵام ئەوە هی ئەوە نەبوو لەسەر مستەوای سەرێ سەلەفی بن. هەندێک کەسیش لەم شخصیەتە نەهزەیانە کە هاتنە سەرێ ئیسپات بوو، ئەمانەش کۆمەڵێکی تر بە ئاڵلقەی دووهەم بە دوای خۆیانە ڕائەکێشن. وەختێک کە کاگە ئارام هاتە سەرێ ئارام قادر، دەیانی تری وەکو شێخ فەخرەدین و شێخ موحسین و کۆمەڵێکی ئەلەمانە هێناوە لەگەڵ خۆیان، ئەمانەش بوون بە قیادی خەڵکی نەجاسەیری ئەم فاجعەیە کە بۆتان باسەکە. ئێمە لە هەڵەبجە کێشەی گەورەمان ئەوە بوو چۆن ئەگەینە سلێمانی بۆ هەموو حیمایە و بۆ هەموو حرەسە و بۆ هەموو خەبەردان و جیهاز و ئەڕۆین و دین و ئەمەمانەوە گەیشتینەوێت. کەچی کاک شێخ فەخرەدین پشتی هێشە لە ساڵی 99 نازانم لە 90 چەنە لە 2000 سەرکردایەتیە کەچی چووە بۆ بەغدا عیلاجەکە لە خەسخانەی سەدام حوسێن و لەو لاشۆ هاتووت. بێەوە کەسە پێی بڵێ کەرێ بەچە، ئەوەی کەس بڵێ هەوێکەت، ئێمە چەنی بەچەنە کاکەگیان. باشە تۆ ئەندامی سەرکردایەتی و لە هەڵەبجە لەگەڵ ئێمە کۆبوونەوەکەی دوای پشت دێشەوە ڕێی لە بەغدا عەمەلیاتێکی بابە وەڵا ئەمە دنیایکی زۆر سەیرە عەزیزم. حاجی سمکۆ لەگەڵمانە مەسئولی مالیە بوو، نێهێش کاک کەمال ڕەحیم کە نائیبێتی ئاگای لە قائیمەکان بکە تەرتیبێکە. بۆ ئێمە نائیبێتی سێرەکەن کاک سمکۆش بە کۆستەرە ڕاتەوە بۆ سلێمانی داوا سێ حیمایەکەن کە هەیبێ وەکو هەر حیمایەکی تر کە سێ چوار حیمایە هەبێ. دوایش پەڵبووبیانویکی زۆریان گروتیان وەڵا ئەبێ حیمایی برایانی ئێمەش وەکو حیمایە وەکو مامۆستا کرێکار و مامۆستا عەلی باپیر و مامۆستا عەبدولقادری برایەتی بێ. ئاخر ناکرێ کاکە جان ئێمە جارێ حیمایانەی خۆمان هەندێک جار خۆمان ڕاتبیان بۆ پێیاکەن، خۆمان ساڵ و سەدەقەیان بۆ بکەین. ئێمە یەکی 5-6 حیمایەمان هەیە بەڕەسمی، بەڵام کە کردومانن بە 10-12 ئەوانەی تر ئێمە خۆمان سەدەقە و سواڵیان بۆ بکەین. وتیان وەڵا ئێمە ژەمانەوە حیمایەکانمان وابن. نەهزە هاتنە پێشەوە سەیرمان کرد، فێر بوون، تەلەڤیزیۆن دانیان دەوام بکەن سەعات. ئێمە قوڕ و چڵپاوی دنیامان پێ هەڵەپەرشە، لەناو پێشمەرگا ئەخەوتی نانەوەک ئەوانەی خۆین، نان و پیازێکە، نان فاسۆلیایەکە، هەشتێک هەر وەکو ئەوانەی خۆین کەچی سەیرەکەین ئەوانە مۆزەفەن. دوای فێر بوون لەو هەڵەبجە داماوە دواکەوتووە بە پانتۆڵەوە دەوام کرد. وەڵا فەندی کورسی فەرار جزیرە بەرامبەری دەوامەکە بە پانتۆڵەوە معەطەر ساعت 2 ڕاتەوە بۆ ماڵ. خەڵکی هەڵەبجەش بوون زۆریان، خاوەنی باخ و باخاتیش بوون، خانووی خۆشیان هەبوو، نەکرێ خانوویانەدا ڕاتبیشیان وەکو داماوەکەی گەرمیان و داماوەکەی هەولێر وەرەگرت. هەر بوو بە کارەسات. جا تۆ تەخەیلی ئەمەکە لەو سەردەمانەی کە ئەوان هەبوون ئێمە عەلە لەقل عەسکەریان بە قووەت بووین، خۆشمان خۆمان بەخێوە کرد. یەکی شخصیەتێکی بە قووەتی وەکو دکتۆر ئیبراهیمیش مەکتەب عەسکەریە بەربڕێت. ئەبێ ئێستا حاڵی مامۆستا عەلی باپیر چی بێ بەدەستیانەوە کە ئەوان منەظەمترن لە هەموو باڵەکانی تری ناو کۆمە، هیچیان پێ ناکرێت. حادیسەیەکتان بۆ جێڕمەوە برایانی بەڕێزم، توخوا بەڵام مەشغوڵی هیچ شتێمە بن بەس جۆ لەمە بگرن، دەقەیەگە بە یا 2 دقە، بەس مەشغوڵی هیچ شتێمە بە جۆ لەمە بگرن. هەموومان نەزانین کاک دڵشاد کەلاری خوا نەیکۆشت، خوا دایەوە فیشەکێکیان پێوەنا 0.5 سانتیمەتر یا سانتیمەترێکی مابوو لە ناوچوانی بدە. ئێرانەوە هەموو سەختەی خستە سەر نەیتوانی هیچ شتێکی لێ بکا و نەکۆژرا و نەگیرە. دوای ڕۆی بە ڕەسمیەت دەرچوو بە وڵاتێکی تر. تەسەورکەن برایانی بەڕێزم، 4 مانگ لەو وڵاتەی تر خۆی شاردەوە، 4 مانگ. ڕۆژێک نەهزەیەک بینی بووی لە نەهزەکانی خۆیان لەناو کۆمەڵ کە بینی بووی
تەواو تازامیش چوو بوو سەلامی لێ کردو و پێی وتبووی کاکە هیچ کەسێک نازانێ من لێرم، هیچ کەس نازانە بە چ ناوێکم. خەبەر بە کەس نەدەی. 3 ڕۆژی نەبەر خەبەرەکە گەیشتەوە بۆ کوردستان و لەوێەوە تەلەفۆن کرایە و خەبەر درایەوە بە کاک دڵشادەرێ و تۆ لەوەی وتی دەست بەجێ چوون بلیتم بە گرانی کڕی و هاتمەوە بۆ ئەناوێرە. بۆ کاکە بۆ تۆ تەسەور کە کابراایەکی قیادی خۆت ڕای کردو خۆی شاردۆتەوە کورە لە ئەمریکا قاچاقە، لە ئێران ڕای کردووە، لە عێراق ڕای کردووە، لە وڵاتی دنیا ڕای کردووە، ئەبە لە نەهزەکان خۆی بشارێت. تۆ سەیری ئەم قوڕ بەسەرێتیە، تۆ سەری ئەم خودلانەی ئەهلی کوفە، تۆ وەرە بڵێ نەهزە چۆن نەبووی بە ئەهلی کوفە، چۆن نەبووی بە کوشەکانی ئیمام حوسەین، وەربەڵام ئومەتە چۆن خوا سەریەخا بەم خیانەتەوە. وانا نزاني إبراهيم خيات خبات و 4-5 گەندەڵی وەکو بەهمەن و ئەمانە بە جاسوسەکە لەسەر ئێمەکەن لە بەریتانیا. کورەمە جاسوسەکە لەسەر خۆشیانەکەن. ئێستا ئەزانن لە خلالی پەیامەکانی کاک مصلحە و کە ئەزانین کابرا هاتۆ ناوی ڕەفیقەکانی خۆی داوە بە ئێران بە سیدی ئەندامی سەرکردایەتیانی پەرلەمان ناوی ئەندامەکانی داوە بە ئێران. کورە بە سیدی خوا عافوتان کە کاکە ئەمە چ کارە ساتێکە، ئەمە چ داڕزینێکە، ئەمە چ داوەشینێکە، ئەمە چ خۆفرۆشیەکە. یعنی تۆ وەرە بڵێ من تەنظیمی ئیسلامیە بم بەڕێوە، سبحان الله بڵێ تەنظیمی ئیسلامیە بم بەڕێوە، ئەمەش وەزعەت بێ. بەڕاستیمە ئەساتێکی گەورەی. باڵی نەهزەکان زۆر بێ ڕەحمە، زۆر بێ شەفەقەتە، زۆر بێ تەقوا و دینداری، کە کەتولی خۆیان هەر پاراستوە، پارەی خۆیان پاراستوە، لە دەرەوە ئیشی خۆیانەکەن، کاروباری خۆیانەکەن. ئێستا تەمان بە تەکیدەوە چاوم لێ خۆیان زۆر منەظەمیان کرد، چونکە ئێمە لە مؤتەمەرەکەی تەوێڵە کە بۆی ڕازبوونەوە بۆ کاگارام هاتن بۆ کوشتنی بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەمەیان کوشت، بەس لە تاوە سنگی خۆمم خستە بەر. ئەو کەسانەی کە لەو مؤتەمەرەیە بەشدار بوو بن ئەزانن لە تاوە ئارام قادر لەسەر مینبەرەکە هێنامە خوارەوە، خستمە پشتی ئەودی خۆمەوە، هۆی پێشمەرگە جورەتی ئەوەی نەبێ بڵێ کوشت. ئەشیان کوشت وەڵڵاوە بیللاوە تەڵڵاهی ئەیان کوشت، دواییش ئەزانم کێ بۆی دانیشت بوو بیکوشت. ئەو زەمانە بەو هەموو قووەت و عەسکەریی خۆمانەوە ئارام قادرە هەموو پاش قولەیەگر. ئێستا بێت داما و عەبدوستارێکی داما و محەممەد حەکیمێک زانە ڕۆستاییەک، کورە لە هەمووان داماوتر حەسەن بابەکرێک، ئەبێت لە چوە لەم فاک و فیکانێ ئەوانە سەریان دەرچێت. باڵی نەهزەکان تەبعاً ئێستا بە تەکید ئیشوکاری خۆشیان وەکو ئەندام پەرلەمانە بن بەڕێوە، ئەمجارە وەکو دیبلۆماسیە دەگەڕێن. هەم لە بەریتانیا کۆبوونەوەیان هەیە، شوێنیان هەیە، لەگەڵ وڵات دانیشن، لەگەڵ مخابرات دانیشن، لەگەڵ وزارەتی خارجیە توانن دانیشن بە ناوی ئەندام پەرلەمانێتیەوە لە کوردستانە، لەگەڵ معارەزەیە، لەگەڵ پارتیە، لەگەڵ شوێنانی ترە. ئێستا ئەوە نەماوە پێویستیان بەوە بێ بترسن لەوەی کە لێیان بدرێن. لەبەر ئەوە ئەمەش یەکێکە لە مەحنەتەکان کە سبەی نەجاوسبەینەوە بە گەڕەلاوژەیەکی تر کە ناوخۆیان هەرچەنە لەوانەیە کۆمەڵە پێکەنینی پلاستیکیمان پیشان دەنەوە، بەڵام ئەمانە لە ژێرەوە هەمووی بورکانە. باڵێکی تر کە ئەزانین باڵی سەلەفێتیەکەیە. باڵی سەلەفێتی ناو کۆمەڵ کەم نییە، چونکە سەلەفیەکان ڕموزیان ماوە. یەکێکی وەکو کاک دڵشاد ڕەمزی سەلەفێتیە جیهادەکەی لە ناو کۆمەڵە کە مادام نەفەوتاوە هەر محورەکە لە دەوروبەری وەلەو دەیان خەڵک هەیە ڕەخنەی لێی بێ. یەکی وەکو مەلا مەڕوان لە دیانە مەسوولی مەڵبەندە، بەڵام نابێ بە ئەشعەری، نابێ بە سۆفی، نابێ بە کەڕە مەزهەبیەک، ناژێ بە ئێرانیزمێکی وە. لەبەرەوە بە تەکید هەر وەکو ئەوانە جم و جوڵ و نیشاڵێکی سەلەفیانەیە، ئەوانەی کە لە چەمچەماڵن بە گشتی کۆمەڵ خەتێکی سەلەفێتی تایە. ئەم خەتە سەلەفیە ساحەبی خوێنە، ساحەبی تاریخە، ساحەبی خاک و جێگا و ڕێگای خۆیەتی. کۆمەڵە مەڵبەندی هەیە، کۆمەڵە تەنزیماتی هەیە، کۆمەڵە ڕموزی هەیە، و ڕموزەکانیشی هەروە ناکرێت بشڵەقێنرێن،
سێبەریان بلەرزێنرێ چونکە پیاوی چاک و ئەوانە بۆ خۆشان دامەزراون لە ڕووی تەدەیونی خۆیان و دیندارەتی خۆیان و علمی شەرعیشیان پێ یعنی تۆ ناتوانی بڵێ وەڵام من مامۆستا دلێرە بەزێنم کابرای مەدخەلی پێی نابەزێنرێ مامۆستا عەبدولەتیف لە بەردەستیان دۆشدا ئەمێنێ ناتوانێت ڕەدی لێ بدات ناتوان ڕەد لە کاک یوسفی برای بداتەوە چ جای ڕەد لە مامۆستا دلێر خۆی ئەم خەتە سەلەفیە ئێران هاتووە بە چی و مەشغوڵی کردوون بە مەدخەلیەکان یعنی سەیری کە ئەم کۆمەڵە سەلەفیەی کە هەیە جگەلەوەی کە بووین بە چەند جەماعەتێکەوە دوو جەماعەتی کاریگەر لەوێ شەڕە دەنووک لە یەکترە دەنەوە لە قازانجی ئێرانیزمەکە بێتە پێش یعنی باڵە سەلەفیەکەی ناو کۆمەڵ مەشغوڵ ناوێ بە ئینتیخابات و هاتنە سەرەوە چکە ئەو بۆ خۆی ئەسڵەن زاهیدانە دێتە پێشێ بۆ مەسەلەی مەنسەب وەرگرتن یەکی چووکە مامۆستا دلێر خۆی مرۆشەحکا گومانی تیانێت دێتە سەرکردایەتی و سەرەکەی بەس نایەوێ کە ناژیە کورسەکە چۆڵەکە بۆ یەکێکی تری گەندەڵ کە دێت تیجارەت بەو هەموو خوێنەوەکە ئەوەش زەرەرێکی تر ئەنجا لەم لاوە سەیرەکەین مەشغوڵە کرێ بە شەڕی مەدخەلیەکان ئێران لەو لاوە ئێرانیزمەکە دەستکاریە کاتەوە ئێرانیزمەکە شەحنەکاتەوە خۆتە و پلانی بۆ دائنێتەوە پارتی لەو لاو لەگەڵ نەهزەیان هەر گروپی هەر کەسێکی تر لەو لاو لەگەڵ نەهزاکەوێتەوە مساوەمەکردنێکی تر ئەوەش طبعا تەماشاکەی تەسیراتێکی گەورە لەسەر ساحەکە دروست دەکات بە شێوەیەکی گشتی کۆمەڵ لە نێوانی ئەم قەیراناتانەیە هەمووی ئەبینی جگە لەم سێ چوار خەتەی کەتیایەتی کە شەڕپاڵێک و دنیاویستیەکی زۆرە کۆمەڵە سیفەتی گشتی هەیە کە هەمومان لەسەرمان خوێندنەوە لەم ماوەی ڕابردووە زیاتر عەورەتیان دەرکەوت و زیاتر گەڕلاوژێ ئەوانەی کە لێیانەوە نزیکن و نانووسن زۆرتریان زوو خاو لە دڵایە کە هەڵیە ڕێژن وەک لە کاک مصلح و لە کاک شوان هەورامی و لە برایانێکی ترکێ سەوازیان لێهێناوە ئەم حیزبە پێش هەموو شتێک جارە وازی لە بانگەوازی خوایی هێناوە هیچ جۆرە دەعوەیەکی نەماوە کە ئەڕۆیتەوە لە کوردستان هەواڵە پرسیڵێ وڵا داعوەکە بەس تەلەڤیزیۆنەکەیە ئەی تەجویدێ ئەی شەرعێک ئەی مەعهەدێک ئەی جێگایەک ڕێگایەک وەڵا هیچمان یعنی تەسەورکەن برانی بەڕێز یەکێ لە قیاداتی کۆمەڵ بەو چاوقایمەی خۆیەوە نامەی بۆ من نووسیوە خەبەری بۆ من ناردووە ئەڵێ جەنابەت بۆ مەرکەزێکی حیفزی قورئان ناکەیت و ئێمەش هاوکاریت دەکەین تۆ سەیری ئەمە عەقڵیەتە هێداما و جا خۆ من ئەگەر بمزانێ بە حیفزی قورئانی شەکەمان کۆتایی پێگدێ هەر خۆ من نەزەمەیەکمانە کردەوە بۆ حیفزی قورئان یعنی شتێکی زۆر سەیرە باشە کابرە تۆ عەقڵە بەمە ناشکێ یعنی تۆ ئەوەندە لەناو ئەم سیاسەتەیە کارت کردو ئیشی جەماعی خۆتت کرد ئێ باشە گەرە بە حیفزی قورئانەوە مەلاکیۆرەکان کۆکەینەوە حیزبێکیان لێ دروستکەین و ئەچێتە پێش ئەنجا وەکو علومی شەرعی تۆ سەیری ئەم قیاداتانە کە ئێستا بێنی و ئیمتیحانیان بدەی لەناو لە علمی شەرعیە باشە کێتان ئێستا شتێک هەنگاوێک چۆتە پێشەوە لەم علم شەرعی چیترتان لە شوێنی پیا کردو چەند مەلاتان ئێستا پەروەردە کردو چەند مفتی ئێستا دروست بوو هیچ ئێوە وەکو حیزبێکی ئیسلامی مەنهەجەکەتان بەرەو کوێتانە بە قسەی بریق و باقە نووسن قسەی جوانە نووسن داڕشتنی جوانە نووسن بەڵام هەروەکو مافی مرۆڤەکە وایە کە پارتیوێچێتی خۆی پێوە بەعادە شتێکی زۆر غەریب و سەیرە پێش هەموو شتێک ئەم عەزیزانە وازیان لە مەنهەجەکەی خوای گەورە هێناوە وازیان لە بانگەوازی خوایی هێناوە وەکو خەڵکی بۆ بێنن و لەناو خۆشیانە وەکو ئیسلاحاتێک کە لەناو خۆیانە بیکەن وەکو خواناسی بکەونەوە سەر ڕەوڕەوەیەکی ئیماندارانە بتوانن ئەو بانگەوازە خوایی هەڵگرن ئاخر بۆ ئەو زەلیلەشیان بەسەرادێ تۆرە بە حساب 102,000 ئەندامی هەیە کۆمەڵی ئیسلامی 102,000 کەچی دەمانچە هەڵتۆقێنن فیشەکی دەمانچە هەڵتەقێنن بەسەر سەرۆکەکە تا بەسەر ئەمیرەکەتە یعنی شتێکی زۆر غەریب و سەیرە بەڕاستی تۆ لەو پڕی زەلیلەیە بی کەچی واش بڵێ وەڵا زۆر گەورە و قبوڵیشت نەبێ بەراوردی حاڵی تۆ بکەن
لەگەڵ حاڵی بزوتنەوەی ئیسلامی بڵێ وەڵام نا بەراورد ناکرێت چونکە حاڵی ئێمە زۆر مهمە حاڵی ئێمە زۆر گەورەیە ئەوەی پێشگەڕ لاوژێ بوو ئێستا هیچ نییە هەمووی بەرەو سڵح ڕوا بەرەو ئیسلاحاتێکی گەورە ڕوا بەرەو بانگوازێگە ڕوا بەرەو ئۆرگانیزمە ڕوا بەرەو خلافەت و سڵتا ڕوا هەر قسەی بەتاڵ. نقطەیەکی تر کە گشتیە دیسان سیفەتی گشتیە لە هەموو باڵەکانیانە هەیە کۆکردنەوەی خەڵک بۆ دەنگدەنگ نەک بە سەرخستنی دینەکە. کەس هەوڵ نادا لەم حیزب ئەفراد کۆکاتەوە بۆی دینەکە سەرخەن. ئێمە هەموو لە ئەوروپاین، ئەمانی کە لە ئەوروپاین هەمومان لە ناویانانەی ئەیناسین. ئەمانە سەیرەکەی ئەمانە هەمووی لەم ئەوروپایە ئەیان بینین بە چ وەزعیەتێک نەفەرێک بانگەکەن بۆ لای خۆیان. هەر کەسی کشکە کۆکەنەوە جارێ بۆ حیزب لە ناو حیزبە بۆ خەتێک ئەنجا خواژێ زانە لە ناو ئەو خەتەشا بۆچەی تریە بن. خاڵێکی تر کە دیسان سیفەتی گشتێ لە هەمویانە دەرکەوت و خوا لاماندا هەڵپەی دنیایی جەماعی و تاکەس. بە جەماعەتیش هەر هەڵپەی دنیایانە بە تاکەسیش هەر هەڵپەی دنیایە. شیوەنیانە ژێڕاکرێ خانووان پێ نادرێت 200 پۆلیسمان بۆ تەعین کراوە کەچی 800,000 دۆلار دراوە بە تەلەڤیزیۆنەکە. بەڵێن بابە تەلەڤیزیۆنەکەتان هی خۆتان نییە خۆڵە کاتە چاومان و ئاخرێمەش وەکویەوە مسڵمانین لە ناوتانین نەفەر لە ناو خۆتانایە کە بۆ ئێمە نووسێت و بابە ئێستا ئێمە خۆن قائیمەکانتان دێتەوە بۆ لای ئێمە بە نووسراوەیی ئێمە ئێستا وەسائقەکەن دێ وەسائقی ناو کۆمەڵ بە فارسی دێتەوە بۆ لامە. یعنی بۆچیەتانەوێ خۆڵ بکەنە چاوێ و خەڵک ئەم هەڵپەی دنیایی کردنە تۆ سەیرە ئەم حیاچوونە کاک مصلح لەو نەوعانە درۆ بکە وەختە کە ئەڵەیەکێ لە قیاداتی ئەم حیزبە ڕۆیشت و داوای ئەرزەی کردو لە جەلال تاڵەبانی پارچەی ئەرزەی داوەتێ دوای چۆتەوە بۆ لای پێوتوتی بەڵکو ڕووکن بێ یعنی بەڵکو پارچە ئەرزەکە لەسەر زاویە بێ پارە زۆرترەکە بە دوو تەرەفی دوو جادەی هەڕوانێ. ئەمە لە کاتێکا کە قورئانەکە پەڕپەڕە کرێ لە کاتێکا هەموو ڕۆژە فەزاحەت بەم دینا کرێ لە کاتێکا لەو پەڕی زەلیلیایە یا لە سەرێکیشی درەنووسە لەسەر قەزەیەکی ئەخلاقی لەسەرێکی کە لەسەر پارە لەسەر بێدەسەڵاتی ئەم ئەمیرەکە نووسرێ وەڵا ناتوانێ محاسەبەی کەس بکە. ئێ باشە تۆ یەکێ لە ڕەخنەکانت لە مامۆستا مەلا عوسمانت دەگرت دەدوت کەوتۆتە ژێر تەسیری مامۆستا مەلا عەلی برای ئەی تۆ خۆت کە عەلیت کەوتویتە بەردەستی چ عوسمانێ کەوتویتە بەردەستی چ زەید و عەمرێ. باشە تۆ بۆچی ئەتوانی حکمی زۆر لوت بەرزانە دەکرد بەسەر مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیە باشە ئەی تۆ بۆ خۆت بۆچی ناتوانی ئێستا حکم دەرکەی بەسەر یەکێک ئەی بۆ لە مەشتێ ناگەی بڵێ ئەمە زلەی مهرەبانیەکەی خوای گەورەیە کە شەخ سەعیدی نەورەسی باسیەکە بۆی عەقڵت بێنە تۆ جێگای خۆ. کاکە بەڕاستی ئەم جەماعەتە زۆر خەتەر بوون کۆمەڵی ئیسلامی ئەگەر بێت و نەگەڕێنەوە سەر ئەم مەنهەجە خواییە زۆر ڕسوا واللهی زۆر ڕسوا. حەدیثی صحیحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تەشبیهی ئەو کەسەی کە ئەم دینە ئەگۆڕێتەوە بە دنیا و بە پلەی دنیا یعنی بە پارە و پلەی دنیایی تەشبیهیانەکە بەچی بە گورگ ما ذئبانی جائعان دوو گورجی برسی کە پەلاماری پەچەیەک بدەن زەرەر چەند لە مەڕەکانە دەن خۆ هەڵواسین بەم دینە و استیغلالکردنی لەوە زیاتر زەرەردە. سەیریکەن برانی بەڕزم ئەو تەشبیهە جارە گورگ لە ئیمە سپڵە و بێوەفایە ئەنجا جەلکەزابی پێوترە لە کوردیە جەلکەزابە یعنی خۆی فەقیرۆکە ئەکا و پەلاماری پەچەکە ئەدا پەچە یعنی ئەو شوێنەی کە مەڕوبەرخەکانی تایە ئەنجا کە پەلاماریشیانەدا لە هەموو لایەکە قورجیانەگرێ و ڕایەوە شوێنە فڕێداتە عەرزەکە پەلاماری قاچە نادا پەلاماری ڕانە نادا پەلاماری یەکێ نادا بیفرێنەوە بڕوە دوو لە ڕێوەکو سەگ پەلاماری یەک قورجیانەدا و ڕایانە بچڕێنێ و فڕێیانەداتە عەرزەکە بۆی
ئەزانە دوای فڕێ درێن ئەنجا دێتەوە سەریانەیان بە کاکە ئەمانە ئەم خەڵکەی کە ئەم دینە بەکاردێنێ بۆ پلە و پارە بەخوا قەسەم وەکو ئەم گورگە وایە ئەنجا وەڵڵا چاوی بە قیامەتێ ناکەوێت بە خۆشی ویسراحەت وەڵڵا لە دنیاشە ئەوەندە زەلیل و ڕسوا بێ خوای گەورە تۆڵەی لێسن خوا چۆنە هێڵێت تۆ بە دین خەڵکت کۆ کردو تۆ دوایی ئەیدەی ئەیخەیتە مەزادخانەی سیاسەتەوە بۆ حاڵی خۆ لەبەر یەکێک لە ئیشەکانمان پێویستە ئەوە بێ ئیشکین لەسەر کۆمەڵ خەتە سەلەفێتیەکە پێی بڵێن لەخوا بترسە تۆ خزمەت ئەم ئێرانیزمە لە پێناوی چیاکەی ئەو پوازە لە نێوانیانایە ئیشی لەسەرکەین زۆرتر دوورکەونەوە لە یەکتری نەهزە بڕوا بۆ خۆی حیزبی خۆی دروستکە و چەپڵەی بۆ لێ دەین و بڵێن کاکە خۆ تۆ ڕیز نەبێکو ئیخوانەکەی تر بیرەکەیت جا ئیخوانی نێودەوڵەتی هەیە با ئیخوانی ئیقلیمیش هەیە لە هەموو شوێنەکە ڕوا بوو تۆژەکو جەزئەرە بڕۆ بۆ خۆت بیرکەرەوەکو ئەنوەر هەدام و هیچی خۆت دەکەی تۆ زمانی خۆت کرد بە ئەشکەوتە ڕەشەکەی ئێمە و هەڵت دەکان بڕۆ تەواوی تر ئەمانە دووەرگرتۆ ڕۆشتوی ێسە بڕۆ لە دەرەوە بڕۆ خۆت بەخێوکەرەوە ئەو ئێرانیزمەش لێی گەڕین کاکە کەمادام خەڵکە بۆ بە پێشڕەوی قەرارگا تۆ بۆچی ئەم دینەی خۆ دەخەیتە بەردەست کاکە تۆ گەر لە خوا ئەترسی ئەگەر باوەڕت بە قیامەت هەیە ئەگەر باوەڕت هەیە تۆ لەسەر عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەتی بۆچی بۆ ئایەتوڵایەک بووی بە فەقێ تۆ بۆچی بۆ کابرایەکی قوڕمساغی ئێرانی پیاو کوژ حەشیش خۆر بووی بە پێشڕەوی کۆڵانەکانی ناو ئەهلی سونەت و جەماعەت و خەڵکێکی داماوەکەی بە قولاپی ئەوان تۆ سەیری ئەم شیوەنە برانی بەڕێز گەنجێکی اتصالی پێوە کردم ساڵێ لەمەو پێش وتی جائزە سوالێکی شەرعی کرد یەکەم جار جائزە من ئافرەتێکی مەسیحی بێنم وتم تۆ لەکوێی وتی لە کوردستانم ئێوتم لە تۆ لە کوردستانی ئیشت بە ژنی مەسیحی چییە یێنی وتی ئافرەتێکی غەربیە کاکە ئێمە لێرە نایڵین خەڵک ژن ئافرەتی غەربی بێنە تۆ لە کوردستانی بۆچی ئەمە هێنی وتی وەڵا لەگەڵیان ئیشەکەم وتم چیەکە ئیشی چێتی وەڵاوانە ئینجیل تەوزیعەکە گیان برا بەڕێزەکەم عەزیزم تۆ گوناحت دەگا تۆ نابێم ئینجیل لە تەوزیعەکەی ئەمەمی خوڕافاتە ئەمەمی خراپەکاریە وردە تا بە حسابی خۆی دوورم خستەوە بێدەنگ بووماوەیکی زۆر هیچ دەنگی نەما لەو ماوەی ڕابردووە بە ئۆفلاین نامەیەکم بۆ ناڕوتمەرە خەبەراتت دەنگ و باست وتی ئەو مامۆستا وەڵا خەریکی ئیشێکی ترم وتم چییە وتی وەڵا ئەمێ بڕۆم بۆ قوم فەلسەفە بخوێنم وەرە من لەدەست بەرازم دەرهێناوە کەوتۆتە چڵکاوێک فەلسەفە خوێنم لە قوم ئێوتم تۆ چۆن ئەم ڕێگایە دۆزیوەتەوە وتی وەڵاو دوسێ برادرم هەن خەڵکی هەڵەبجەن ڕۆشتون لەوێ ئێستا مەزهەبی شافعی خوێن کورە با بە ڕوویان ڕۆژ بێ مەزهەبی شافعی کووە با مەزهەبی شافعی بخوێنرا ئێستا هەزاران مەلای کورد و بەلوچ و سونیەکانی تر لەوێ تەخەڕوجیان نەکرد تۆ وەرە سەیری ئەم داماوێتیە کاکە لەم لاوە لە سەلیبیە سەنیتەوە لەو لاوە لە شیعەیە سەنیتەوە ئەنجا ئەمە هەمووی و ئەم ئێرانیزمە چۆن دەستی خسۆتە بینەقاقایە و میلەتە کوردە لە ناو سلێمانی و هەولێرە کوڕینە 6 ملیار دۆلاری قازانج کردووە ئێران لە نیوەی یەکەمی 2009 لە عێراق 6 ملیار دۆلار میزانی هەموو سووریا 13 ملیار تەسەورکە 437 کۆمپانیای بەس لە کوردستانی شک ئەو هەموو کتێبانەی کە بڵاویەکاتەوە لەسەر تەشەیوع ئەو هەموو دەرمانەی کە ئەشی هێنایان فرۆشێ بۆ ئەکسپایر بوون ئەو هەموو ڕەشوێش کە وەرێگرە لەو ناوتە کە جەناڵ تاڵەبانی بۆی ئیمزا کرد ئەو خەبەرەی ڕێگاش کە ئەم مانگە بڵاوی کردوتە سەیری چەند خەتەرە مخەلەفاتی یۆرانیۆمەکەی زبڵدانی یۆرانیۆمەکەی هێناویەتی لە سەیران بن و لە دەوروبەری پێنجوێن هەمووی لەو ناوچانە دفنی کرد ئەگەر ئەمە ڕاست بێ و بڵاو بێتەوە شتێکی زۆر زۆر خەتەرە برایانی بەڕێز یعنی کابرای هاوسەی تەشەیوعمان جگەلەوەی ئێستا خۆمانە کوژێ زوڕێتەکەی داهاتوشمانە فوتێن
تۆرەنجە کابرایەکی مسلمانی حافظ قورئانی ئەهلی سنت ببی بە پێشڕەوی قەرارگا بۆ ئەم ئیشە ئیجرامیانەی کاکرد. هێ لە پێناوی چییە کاکە؟ لە پێناوی چییە؟ هەر لە پێناوی تۆ بڵێن تۆ ئەمیری با بۆ تۆ بووی بە ئەمیر وەڵام ناوەسم لە عوسمان بێ دەسەڵاتتری تۆ ئەمیری بە دەردی حارە بڵێن تە نایم و ڕجلەک بشەمس تۆ ئاوی گەرم لەژێرتەوە ڕەواگەل لێنی بەڕاستی جێی ئەسەفە. لەبەرە من وا تەسەورەکەم ئەو کۆنگرێش کە لە سوێنە لەسەر خێردەست پێەکە اینجا نەبە تەمەنای ئێمە بێ نەبە دوعای ئێمە بێت چکان دێبرا لەوانێ بڵێ باشە ئێمە دوعای خێریان بۆ بکەین و بەڵکو ئیشەڵا یەک بگرن و با بۆ شەڕەشان و شەڕە پاڵیانە تخوا تۆ چاو لێ دوو کەس شەڕیان و بە یەکترە چێشن بڵێ یا ڕەبی خوای سوڵح خێتە بینیانەوە خوای ئەو بۆ کزە بەر ئەویان نەکەوێت خوای ئەو چقۆیە لەیان کاریگەرن بێ خۆ بە دوعای تۆ نابێ باوانە بۆ کەس بە یەکترە چێشن پاشقل لە یەکترە گرن. جا بەڕاستی شتێکی سەیرە کە ئینسانی مسلمان بە دیندارانە لەناو ئەم کۆمەڵەیە بمێن. باشە لە پێناوی چێت تۆ چه هەدەفێکە پێکی بم کۆمەڵی ئیسلامی کاکەجی جا ئەوێستا طبعا لە ضمنی ئەو راپۆرتە سڕێ دەسم کەوتۆ برانی بەڕێزم ئەڵێ جەلال تاڵبانی زەختی خستوونەتە سەر کە سیمای ئیسلامیەکە لە دروشم و ناوەکەیان حاولە بکەن بگۆڕ. جا ئەوە هیچ دوور نییە سە مناقەشەی ئەم نقطێ بکرێتەوە کاکە ڕێیتان چییە وشەی کۆمەڵی ئیسلامی ئیسلامیەکەی لێلابێت. اینجا مبەڕێنەوە جا کاک قەیسێکە خۆ داد و گەشە هیچ کەلیمە ئیسلامیشی پێوە نیە و خەڵک زانێ ئیسلامین و دێنە پێشەوە گەیشتن سەر حکم. ئەوە ئەبەو شێوەیە گولاجەکەی غەر بەخۆن و ئیسلامەتیەکە ژەڕ یان لە دروشمەکەیان نەمێ. بەڵێ بە هەر حاڵ خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ خوای گەورە ئێمەش ئەوانش بپارێزێ خوای گەورە هیدایەتمان بدا و بمان خاتۆ سەر ڕێگای ڕاستی ئیسلامەتی خوای پەروەردگار هیدایەتی خۆیمان لێ نەبڕێ بە نووری خۆی ئاراستەمان کە بە مەعیەتی خۆی لەگەڵمانە بێ یا ربی خوای بە لوتف و ڕەحمەتی خۆداگار لە ئێمەش و لەوانیش بێ خوای ئەو برا عەزیزانەش کە لەناو کۆمەڵی ئیسلامیان یا ربی خوای لەسەر عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت ثابتیان کەی پێیان بناسێنی پابەندیان کەی بەم دینەوە یارمەتی دەریان بیا ڕەبی خوای لەسەرمانەوەیان لەسەر ئەو خەتە ئیسلامی کە گرتویانە باشتریان کەی ئینشاڵڵا بەرەو ئیسلامەتێکی ڕەسەنتر بەرەو پابەندیەکی قبوڵتر و بەرەو کاریگەریەکی باشتر یا ڕەبی خوای ئێمەش و ئەوانی سەرکەوتووکەی لە هەموو کۆمەڵکاریانی کە لەبەر خاتری جەنابت دەکرێت یا ڕەبی خوایە بمان خەیتە سەر سیرەی پێغەمبەری نازار و قۆناغ بە قۆناغ بمان بیتە پێشێ هەتاکو داری ئیسلامێک لەسەر دەستی ئێمە یا لەسەر دەستی کەسانێکی تر دروستە بێ کە سەروری شەرعی تۆ بپارێزن و ئەمانێک و ئەو خەڵکەش بهێنرێتە بەرهەم یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت ڕەحمان پێ بکەیت و ئەم مستەضعەفی و سەرشۆڕی و زەلیلەمان لەسەر لابە يقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.